ئازیزان وەکو ئاماژەم پێدا کە هەندێک جار هاوڵاتیانی خۆشەویست و ئازیزان ئەوانەی کە متابعی من دەکەن سڵاو و ڕێزم لەوە هەر هەمووتان هەیە خۆشەویستانم تەنانەت ئەوانی بیر و ڕاشیان لەگەڵ من جودایە لە مەسەلەی فڕین و بۆشایگەری ڕێز و تەقدیر و حورمەتم لەوە هەر هەمووتان هەیە ئێوە برا و خوشکی ئازیزی منن لێرەدا خۆشەویستانم پرسیار دەکەن دەڵێن باشە بۆچی بۆ نێو ئاوی زەریە یعنی بۆچی لە وشکانی نانیشتنەوە بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر جوانە زۆر دەجێ خۆیەتی خۆشەویستانم ئاژانسەکانی بۆشایگەری کامل احتیاطاتی خۆیان وەردەگرن لەوەی کە ئەو کەسانی کە دەستنە بۆشایی ئاسمان و ئەو کەشتیەی کە دەسێتە دەرەوەی بۆشایی ئاسمان ئێمە هەموو شتێک دەربارەی گەردون نازانین ئێمە هەموو شتێک دەربارەی بۆشایی ئاسمانی نزیکی زەویشتە بە تەواوی نازانین تەنها ڕەب العالەمین خالقی گەورە ئەو دەزانین بەڵام هەندێک زانیاریمان وەرگرتووە کە ئەو سروشتە چۆنە بۆیە ئەو کەشتیانەمان دروست کردووە و ئەلحەمدوللا سەرکەوتنمانەوە دەستێنا وەکو مرۆڤ کە لە بەرگە هەوای زەوی بچینە دەرێ و لێکۆڵینەوە بکەین بەهەرحاڵ ئێمە نازانین ئایا چ بەکتریایەک چ ڤایرۆسێک چ مەخلووقێک ئێمە ئەسڵەن نایزانین سروشتی چیە بەو کەشتیەوە نانووسێ بە بەشەکانی ئەو کەشتیەوە نانووسێ و نایەتەوە سەرزەوی جا ئەگەر هاتوو خوا نەخواستە کەشتیەکی ئاسمانی ئاوا لە بەرگە هەوای زەوی دەرچوو و لە بۆشایی ئاسمان هەندێ زیندەوەری نەناسرا و هەندێ مادەی کیمیایی خەتەر نەناسرا و بە جسمی ئەو کەشتیەوە نووسێ و بێتەوە سە وشکانی یان ناوچەیەکی ئاوەدانی ڕەنگە ئەمە ڤایرۆسی نامۆ یان مەخلووقاتی نامۆ ڕەنگە لە بۆشای ئاسمانەبی ئێمە نازانین بڵاوی کاتەوە بەڵام کاتێک کە ئەو کەشتیە ئەو جسمە دەکەوێتە نێو ناوچەیەکی دوور لە ئاوەدانی بۆ نمونە ئاوی دەریا هەر چۆنێک بێت باشترە هەر چۆنێک بێت چارەسەری ئاسانترە لەبەرێ ئەو ناوچەیە زۆر دوورە لە ئاوەدانی عەزل دەکرێت و ئەو کەشتیوانانی کە لەوێن دەریشت ڕاستەوخۆ دەرنایەن بەڵکو چەند ئیجراعاتێک لەگەڵ ئەو کەشتیە دەکرێت بە تەواوی تەطهیر دەکرێت پاک دەکرێتەوە بە چەندین پرۆسە و مادەی جیاجیا ئینجا دەرگە دەکرێتەوە کەشتیوانەکانیش دەردێن و دەیانخەنێ و کەرەنتینەیەکی تایبەتی بۆ ماوەیەکی نازانم چەند ڕۆژێکە بەڕاستی بەڵام کەرەنتینە دەکرێت نەبادە ئەوان لە بۆشایی ئاسماندا شتێکیان لەگەڵ خۆی نابێتەوە ئەمە ئەو فیلمانەی هۆلیوودمان بەبیر دێنیتەوە کە باسی لەوە دەکرێت خۆشەویستانم کە باس لەوە دەکرێت کەشتیوانانە ماوەیەک لە شوێنێک دەمینێنەوە بۆی جسمێ خامێتەوە ئەمە هەمووی حەقیقەتی علمیە و هەروەها تا ڕاش بێن لەسەر هێزی چێشکردنی زەویە ئەگەرچی بۆ ماوەیەکی کەمیش لە بۆشایی ئاسمان بوونە پرسیارێکی دیکەشەیە دەیکەن دەڵێن باشە سوودی چ بۆ ئەو گەشتە بەڕێزان بۆچی لەسەر مانگ دەنیشتنەوە ئەو پرسیارە دەکرێت ئازیزان ئەم گەشتە بۆ ئەوە بوو بۆ وەڵامی پرسیاری دووەم بوو ئەم گەشتە بۆ وەڵامی پرسیاری دووەم بوو بۆچی لەسەر مانگ دەنیشتنەوە بێگومان خۆشەویستانم وەکو ئاماژەم پێدا بوو پێشتر مانگ و دوو مانگ پێشێستا کە ئەو پرۆسەیە کە ئەنجام دەدێت لە پێناو تاقیکردنەوەی سەرجەم سیستەمەکانە لە بچووکترین بەش تا گەورەترین بەش لە موشەکە هەرە گەورەکە کە 90 قسوور مەتر بوو تا دەگاتە کەپسولەی 9 مەتر سێجایەکەی کە ئێستا ئەم شەو ئینشاڵڵا داخلی بەرگە هەوا زەوی دەبێ و دانی سوێنەکەی دەگەڕێنەوە سەر زەوی هەموو ئەم ئامێرانە و هەموو ئەم سیستەمانە بە وردی تاقیکرانەوە ئینجا بڕیار دەدرێت لە ساڵی 2028 مرۆڤ لە ڕێگەی کەشتی ستارشیپ کە کۆمپانی سپیس ئەکس ئامادەی کردووە موشکێکی زۆر زەبەداخی گەورە زۆر بەهێز کە کەشتیوانەکان دەباتە خولگەی مانگ نەوەک لە زەوی ڕاجیا ببنەوە لە بۆشایی ئاسمان وەکو SLS ئەنجامیدان نەخێر ستارشیپ کەشتیوانەکان و کەشتیەکانی بە تەواوی دەباتن بۆ لای نزیک مانگ و ئەوان لەسەر مانگدا دەنیشتنەوە و دەگەڕێنەوە سەر زەوی ئەمە کاتی دەوێت بۆ باسکردنی ئێستا وەختی نییە بەڵام بۆچی نەچوون ئەمجارە ئەمە لە پێناوەوە بۆ ئەو سیستەمانی کە ئەمجارە تاقییان کردەوە ئێمە خۆم تەفاسیلی هەموو شتێکمان نادەنێ پێویست ناکات چونکە ئێمە هەموو تەفاسیلەوە گرین چەند ئامێرە و چەند بەشە و چۆن ئەمە ئیشیوانە بەڵام ئێمە مولەخەس مفیدەکەی کە وەردەگرین ئەوانەوە تاقیکردنەوەیان ئەنجامدا بە سەرکەوتووی بۆ ئەوەی لە ساڵی ئینشاءڵڵا نیوەی یەکەمی ساڵی 2028 دەچنە سەر مانگ لە جەمسەری باشوور دەنیشتنەوە و لە نیوەی کۆتایی لە پرۆسەی ئارتیمس کە دەکات ئارتیمس 5 ئەگەر هەڵە نەبووم بەڵێ ئارتیمس 5 بۆ جاری دووەم لەسەر مانگدا دەنیشتنەوە ئارتیمس 3 ساڵی داهاتوو هەمان پرۆسە ئەنجام دەدەنەوە بەڵام بە ئەنجامدانی هەندێک گۆڕانکاری تر ئەنجامدانی مانۆری جیابوونەوەی ئەو کەشتیانی کە بەرەو مانگ دەڕۆن باشە لە خولگەی دەمێنێنەوە و مانۆری لێکترازان و بەرێکەوەلەکان ئەنجام دەدرێ چۆن ئەم کارانە هەموو دەکەن چەندین پرۆسە دیکەی ئالۆز ئەوە دەمێنێتەوە بۆ کەشتیوانانی ئینشاءڵڵا خواتەمان بداتە ئێوەی عزیز خۆشەویستە ویلایەک ئینشاءڵڵا 2027 ئەو کارە ئەنجام دەدرێت ئەو کاتی کە هەمووان
زانیان و دڵنیابوون کە هەموو بەشەکان بە تەواوی ئیش دەکات ئینجا ساڵی 2028 بڕیار دەدەن بچن لەسەر مانگ لە جەمسەری باشووردا بنیشنەوە لە نیوەی یەکەمی ساڵی 2028 و لە نیوەی دووەمی ساڵی 2028. خۆشەویستانم بەر لە کۆتای هێنانی ئەم ڤیدیۆیە ئینشاءڵڵا من محاوەڵە دەکەم طبعاً ئەم شەو تا پێم بکرێت متابعەی هەواڵەکان دەکەم و تەتەوراتەکان دەکەم و ئینشاءڵڵا ئەوەی پێم بکرێت زانیاری بە پێی توانەوە ئەوەندەی خوا عومردا ئینشاءڵڵا متابعەی گەشتەکە دەکەم و زانیاریەکانتان بۆ بڵاو دەکەمەوە. و بن لێرەدا پێشەوەی کۆتایی بە ئەو ڤیدیۆیەش بێنم بەڕاستی خۆشەویستانم علم زانست نیعمەتێکی زۆر گەورە و مەزنی ڕەب العالەمینە کە دایەتیەوە مرۆڤە و ئەم لێرەدا دەمەوێت هەندێک شت ڕوونکەمەوە زۆر بە خێرایی کە ئەویش ئەوەیە یەک خوای گەورە مهرەبان هیچ باەخێکی بۆ ئەم گردونە نەداوە. مەبەستم چییە؟ ڕەنگە پێتان سەیر بێ. مەبەستم لە باەخ نەدانی خوای گەورە بۆ گردون ئەوەی کە ئەم گردونە هیچ باەخێکی نیە لەکن خوای گەورە تا من و تۆ ئەوان مەنعکا بۆ ئەوەی لە بەرگە هەوای زەویش دەرچن. بۆ ئێوە دەزان خۆشەویستانم ئەم گردونە مەزنە قیمەتی لە لای خوای گەورە هەیە؟ ئابەدەن هیچ قیمەتی نییە، هەر وجودیشی نییە لە لای خۆی لەلایەن عەزەمەت و مەلەکوتی خۆی، ئەو گردونە هەر بوونیشی نییە. جا بۆچی خوای گەورە حاشا لله ڕێگە بگرێت لە من و لە تو کە لەو هەسارە بچووکە دەرچین؟ هەسارێک کە تیرەی 12,000 کیلۆمەترە، خۆرێکمانەیە 1,300,000 کیلۆمەترە تیرەی، ئەستێرەمانەیە تیرەی 2 ملیار کیلۆمەترە. یعنی نازام یعنی خوای گەورە چۆن ئێمە مەنع دەکات لە دۆزینەوە. لە کاتێکدا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ قل سیروا فی الأرض فانظروا کیف بدأ الخلق. یعنی خوای گەورە داوامان لێ دەکات ئێوە بەسەر زەویدا هاموشۆ بکەن بزان ئەو ژیانە چۆن دروست بووە. کاکە وەڵڵە خوای گەورە مانعاتی نییە و ناشی بێ لەسەرەوەی کە مرۆڤ لە بەرگە هەوای زەوی دەچێت. زەوی هیچ قودسیەتێکی نییە، هیچ قیمەتی نییە، لەکن خوای گەورە هەتا منعت بکات لە بەرگە هەوای زەوی دەچێت. ئەم نازەمە بیر و بۆچوونە لە چێ هاتیە؟ حاشا وەلیلە خوای گەورە ئەوەن زۆر لەوەی عەزیمتر و گەورەترە کە من مەنعکا لەو هەسارە بچووکە دەرچم، نەک لەو هەسارە بچووکە لەو گردونەش دەرچم. دە وەڵڵاهی وەبیللاهی وەتەڵڵاهی خوای گەورە هیچ مانعاتی نییە. ئێستا بەنی ئادەم خاستەتەن متەقی و موحد و مسلم بێ کە شتێکی ئاسمانی بەو دەستانی خۆی لەسەر زەوی دروستکە هەتا ژێر عەرشی ڕەب العالەمین بڕوا، خوای گەورە هیچ مانعاتێکی نییە، بەڵکو فەخریشی پێ دەکات لەسەر مەلایکەتەکان. بەوەی کە دەڵێ من فەرموو ئەو عەبدەی کە من دروستم کرد، ئێوە کاتی خۆی گوتان چۆن دەینیە سەر زەوی کەسێک شتێک کە خین دەڕێژێ و ئاوا دەکات. خوای گەورە فەرمی ئینی ئەعلەم ما لا تەعلەمون، من دەزانم ئەوە چی دەکات. فەرموو توانی بگاتە لای عەرشی من، وەڵڵاهی خوای گەورە مانعاتی نییە. بۆ ئێوە یعنی نازانم چۆن یعنی حەقی خوای گەورەتان نەداوە، بەشێکتان هەمووتان ناڵێم تەمان. ئەوانەی کە دەڵێن چۆن مرۆڤ لە زەوی دەردەچێت، خوای گەورە ڕێگەی نادا لە زەوی دەرچێت، ئەو شتە بوونی نییە کاکە، وەڵڵای هەم بوونی هەیە، هەم جوان هەم چاک مەجال دەداتێ ئەو کەونەی بە کامل لۆ تو تەسخیر کردیە. بە هەر حاڵ و هەروەها ئاەتێکی زۆر عەزیمیشمان بەبیر دێنتەوە لە سوورەتی الرحمن کە خوای گەورە دەفەرمێ يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان يرسل عليكم شواظ من نار ونحاس فلا تنتصران. خۆشەویستانم بەڕاستی ئەو ئاەتە یعنی بەڕاستی سەرسام کارە. خوای گەورە لێرە زۆر باشکرا پێت دەڵێ یا گرۆی جن و ئینس ئەگەر دەتانەوێت لە تیرەکانی ئاسمان و زەوی و ئاسمان دەرچن، لە چینەکان دەرچن مانعات نییە، بەڵام پێویستان بە سوڵتانە، پێویستان بە زانستە، پێویستان بە فکرکردنەوەیە. لەبەر ئەوەی ئەگەر تۆ احتیاتی خۆت وەرنەگری کەشتی ئۆڕایەن دروست نەکەی، خۆت لە ژۆرێ نەپارێزی، يرسل عليكم شواظ من نار ونحاس فلا تنتصران. کولە کاکە دەبی خۆت داپۆشی، دەبی بچێنێ و کەپسولەیەکی ئاوا خۆت بپارێزی، ئەو کەپسولەیە هەوای تێدابی، پەستانی هەوای تێدابی، پلەی گەرمی مناسبی تێدابی، خۆراکی تێدابی، ئینجا تەنتەسیران. ئەگەر نا لەن تەنتەسیران ئەی گرۆی جن و ئینس ناتوانن. بۆیە دەبی ئێوە احتیاتی خۆتان وەگرن. لێرەدا خوای گەورە زۆر بە ئاسانی مەجالی دای کاکە بڕۆ ئەقطار السەماوات والأرض هەمووی ببڕە. ئەو چینانی کە غەیبیشە ئێمە نازانین لە حەوت چینە مەزنەکە کە هەیە. بەڕاستیتان پێ بڵێم خۆشەویستانم تۆزێک فکرتان فراوان بکەن. وما قدر الله حق قدره، يعني ئێوە وا دەزان خوای گەورە ئەو کەونە ئەوەندە عەزیمە لەلای هەتا مانعاتی هەبێ ئێمە لە هەسارەیەکی وا بچووکە ناویدا دەرنەچین. ئەو شتانە هەموو باوەڕتە بێ قسەی کۆن و قسەی بێ بنەما و نازانم چییە. یعنی کەسانێکن بەداخەوە کە
بە پلان ئیش دەکەن دایانێ خەڵک لە زانست دوورخەنەوە و سەلخکەن و حاشاکم گەمژەیان بکەن. خۆشەویستانم، لێرەدا ئەمن جێتان دێڵم و ئینشاءالله دوعاخوازین کە ئەو کەشتیوانانش بە سەلامەتی دەگەنەوە سەرزەوی و بەدڵ من هیواخوازم کە گەشتەکانی دیکەش سەر بکەوێ بۆ ئەوەی ئێمە زیاتر و زیاتر لە عەزەمەتی خوای گەورە ئاشنا ببین، بزانین خوای گەورە چی خەڵق کردووە، بزانین خوای گەورە چ مێشکێکی داوەتەوە بە شەرەی تا بتوانێ ئاوە ئەقتاری سەماوات ببڕێ و بچێتە دەرەوەی بەرگە هەوای زەوی بگەڕێتەوە. ئەوەی باوەڕ دەکە ئەهلەوە سەهلن، ئەوەی باوەڕ ناکە ئەهلەوە سەهلن، ئینسان حوڕە. بەڵام تکاتان لێ دەکەم خوای گەورە بە تەواوی گردوونی بۆ ئێمە تەسخیر کردووە. حاشا وەلیلا خوای گەورە من و تۆی مەنا نەکردیە بۆ دۆزینەوەی گردوونێک کە لە لای ئەو وجود و مەلەکوتی ئەو تەنانەت بای یەک کوارک لە کوارچیش بچووکتر قیمەتی نییە. سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ هەموو لایەک تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ.